دووهەمین پێداچوونەوەی خێرا سەبارەت بە ڕێگریکردن لە هەوکردنی شوێنی نەشتەرگەری Preventing Surgical Site Infections. لە دوو پانێڵی چڕدا تیمێک لە پسپۆڕان کۆدەبنەوە بۆ ئەوەی ئەم بابەتە هەڵبسەنگێنن و باشترین پراکتیکی کلینیکی بخەنەڕوو. پانێڵی یەکەم تێگەیشتن و ڕێگریکردن لە هەوکردنی شوێنی نەشتەرگەری. پانێڵی دووەم تازەگەرییەکان لە ڕێگریکردن و چارەسەرکردن. چوارشەممە 19/8/2026 کاتژمێر 8 سەر لە بەیانی هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15 بەشداری بێبەرامبەرە. تۆمارکردن لەم لینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.